سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە لقی هەولێری جیهان مۆتۆرسین دەمانەوێت باسی یەکێک لە گونجاوترین ئۆتۆمبیلەکانتان بۆ بکەین لە ڕووی خەسڵەت و کوالیتیەوە لە ناو خەڵکدا ڕەغبەتێکی زۆری هەیە ئەویش تۆیۆتا کۆرۆلای 2020. بزوێنەری ئۆتۆمبیلی تۆیۆتا کۆرۆلای 2020 1.8 لیتری 4 پستنە و توانای ئەم ئۆتۆمبیلە 132 هێزی ئەسپە و بەگشتی ڕووکاری دەرەوەی شێوازێکی زۆر جوانی هەیە بەهۆی لایتە هالۆجینیەکانیەوە قەبارەی ویلەکانی 16 و تایبەتمەندی ناوەی ئۆتۆمبیلەکە بریتیە لە یەک شتی تر ئەبێ بیرم نەچێ پێتان بڵێم ئەم ئۆتۆمبیلە تایبەتمەندی کردنەوەی دەرگای بێ کلیلی هەیە واتە من هیچ کلیلێکم بەکار نێناوە دەتوانم ئۆتۆمبیلەکە بکەمەوە. بیریشتان نەچێت پەلە بکەن لە کڕینی هەر ئۆتۆمبیلێک لە کۆمپانیای جیهان مۆتۆرس بۆ ئەوەی ناوت بچێتە تیر و پشکی ئۆفەری هاوینەوە کە بریتیە لە 40 خەڵات و ئاگاشتان لەوە بێدەم ئۆفەرە بۆ ماوەیەکی دیاری کراوە. تایبەتمەندیەکانی ناوەی ئۆتۆمبیلی تۆیۆتا کۆرۆلای 2020 چەند تایبەتمەندیەکی هەیە ئەمەی بۆتان باس بکەم. لەوانە سیستمی ساکەرەوەی مەرکەزی هەیە وەکو دەیبینن کوشنەکانی لە قوماشێکی دوو ڕەنگ پێکهاتووە بە شێوازێکی زۆر جوان نەخشێنراوە و دەمەوێت باسی گرنگترین تایبەتمەندی ئەم ئۆتۆمبیلەتان بۆ بکەم ئەویش داگیرسانی ئۆتۆمبیلەکەیە بەبێ کلیل واتە بەسمەیە. سیستمێکی زەنگی زۆر نایابی هەیە کە لە 6 بڵندگۆ پێک هاتووە و لە ڕووی سیستمی سەلامەتیەوە 4 ئێرباگی هەیە و هەبوونی سیستمی ABS و هەبوونی 4 حەساس لە بەشی پێشەوەی ئۆتۆمبیلەکەدا و 4 حەساسی تر لە بەشی پشتەوەی ئۆتۆمبیلەکەدا.